حاجی سام شوێنێکی ئێمە لێ وەستاوی باش چ شوێنێکی کاشۆیان ئەتوانین بڵین ئێرە دەستپێکی سەرەتای کارگی کاشۆیە هەر کاتێک کە مەوادی خام واتە گوڵۆ بە ڕۆژگی کە تایبەتە بە زەیت بۆمان دێ ئێمە لێرەوە کۆی بینم فەردانی کە لێرێ و ئەم شلیفانە هەمووی گوڵۆ بە ڕۆژەی تایبەت بە زەیتی تایە کە بۆ هاڕینی زەیت بەکاریهێنین ئەیکین بە زەیت لێرەوە دەست پێەکەین ئەم شوێنە خزنیەکەین و پاشان دانەدانە سەرفیەکەین بۆ ناو جیازەکانمان. کاک حەجەم گوڵۆ بە ڕۆژەیە بە توێکڵەوە یا بەس ناوکەکەی کاکۆسر ئەم گوڵۆ بە ڕۆژەیە کە لێرە هەیە تایبەتە بە زەیت زۆر جیاوازتر لە گوڵۆ ڕۆژەی کە خۆمانەی خۆین ڕۆژانە بەکاریهێنین تایبەتە بە زەیت بە تەنها بە ناوکی دێ توێکڵمان لەگەڵان نییە بۆ تاوەکو ئەو زەیتی دەستمانەکەوێ مادە سوودبەخشەکانی لەوایە زیاترە بەبێت توێکڵ بێ یعنی بە پاکراوی بێ و ئێمە کاتێکە ئیکڕین بە پاکراوی ئەیکڕین و بە پاکراویش دێتە دەستیەمەوە. ئەو گوڵۆ بە ڕۆژەی کە باسی ئەو گوڵۆ بە ڕۆژێنێکە لە بازاڕ هەیە چ گوڵۆ بە ڕۆژەیەکەوەی بەکار سیرکە ئێستا خەڵک زۆر تێگەیشتووە هەمان ئەو گوڵۆ بە ڕۆژێکە لە بازاڕی خوا هەمان ئەو گوڵۆ بە ڕۆژەیە مەدەینەی هاڕینێکین بە زەیت بەڵام ئەم گوڵۆ بە ڕۆژەیە هەر بۆ خۆی لی نووسراوە لە سەرتیفیکەی کە هەیە لی نووسراوە سەنفلاور فۆر ئۆیل تایبەتە بە زەیت ئەو گوڵۆ بە ڕۆژەی کە خۆمانەی خۆین بە نزیکەی لە سایە 25 زەیتە بەڵام ئەم گوڵۆ بە ڕۆژەی کە ئێمە بۆمان دێوە ئەیکین بە زەیت لە سایە 50 زەیتە کە فەرقەکەی لێرە خەڵکێک تۆزێک ناڕەحەتر تێبگا بەڵام بەڕاستی ئاسانە تێگەیشتنی ئەویش هەموو جیهانە ئەو شتێک کە بەکارهێنرێ بۆ شتێکی تایبەت جیاوازتر لەو شتێکە بۆ خواردنیی احتیاطی بەکارهێن ئەم گوڵۆ بە ڕۆژ بە هەمان شێوەیە من گوڵۆ بە ڕۆژەیەکم هەیە تایبەت بە خواردن کە لە وڵاتی خۆمانەیە بەڵام ئەم گوڵۆ بە ڕۆژەیە تایبەتە بە زەیت وە بە خۆشحاڵیشەوە تا ئەم دقی لە وڵاتی خۆمانە گوڵۆ بە ڕۆژەیەک تایبەت بە زەیت نەڕێنراوە ئێمە تۆکەمان هێناوە بە پشتیوانی خۆی گەورە گرێبەستیشمان حازر کردو کەمە هەواڵێکە لای ئێوە دەرەچێ گرێبەستیشمان حازر کردو بۆ مانگی دوو لە کۆتایی مانگی دویان لە سەرەتای لە ناوەڕاستی مانگی دۆ گرێبەستەکە دائەنین و مقدری لاهینە بێ لەگەڵ جوتیاری خۆمانە لە وڵاتی خۆمانە گوڵ بە ڕۆژەکەش دەچێنین منتیقەکە دیاریکراو نییە هەر شوێنێک جوتیار خۆی حەز بکات و زەوی هەبێت و حەزکە بە هەموو معلوماتەکانیشی و ئەیدەینێ ئێمە تەنها تۆوەکەی نادەین تۆوەکەیشی ئەدەینێ و بە هەموو معلوماتەکانیشی ئەیدەینێ و وەگرێبەستی وەرگرتنەوەشی لەگەڵاکەین بە خۆشحاڵی و مەلای کاک ئازاد جوتیار نمونەیەکەمان هەبوو دۆنمێکمان نەتوانم بڵێم تێست کرد لەو دۆنمەی کە تێستمان کرد نەتیجەی هەبوو سپاس بۆخوا و ئێستا ئەتوانین لەسەر ئەوە تەجروبەیەکیشمان وەرگرت و ئەوەی کە لەوێشە بە نمونە نەمانتوانی بکەین لە وەجبەی دواتر ئەتوانین جێبەجێکەین لەش ساغ لێرەوە چینەوە کارگەوە لە خزمەتتان نابم پرۆسەکانی کارگە و چۆن جێبەجێ ئەکرێ بەڕاستی وەکو خۆی پیشانتانە دەین. ئێمە حەزەکەین لێرە ئەمە حەزەکەین وەکو بەرچاوڕوونی کەسێک دێتە ئێرەوە جیاوازی بکات لەگەڵ کارگەیەک ئەگەر بچێتە ناوی و کارگەیەک بە پێی ستاندار ئیش نەکا ئێمە لە خۆمانەوە ئیش ناکەین لێرە بە پێی ستاندار ئیشەکەین بە پێی ستانداردی کۆدێکسی عالەمیە
کە لە ژێر سەرپەرشتیاری FAO یا کارەکە بە پێم ستانداردەکە لە هەموو عالەمە ئەگەر بزەیتێکی پەستانی سار دروست بکەمە بە پێم ستانداردە ئیشکەم بە پێم ستانداردە ئیشەکەم خۆی تایەتی مەرحلەکانی گرتنی زەیتی پەستانی سار ئەم مەرحلەیەش کە هەیە لێرە باس کراوە و پاشانیش پێویستت بەوەیە لەم ستانداردەیە دوو تێست بکەیت دوو تێستی کیمیایی ئەویش ئەسید ڤالیۆیە کە پێویستە لە خوار 4ەوە بێ و پیرۆکسایدە کە پێویستە لە خوار 15ەوە بێ ئێمە ڕۆژان لێرە تێستەکەی سوپاس بخوا هەتاوەکو تێستەکە ئۆکەی نەبێت کە تام دەقێش سوپاس بخوا تێستێکمان نەبوو ئۆکەی نەبێت ئۆکەی نەدا جەماعەتی مختبەر ئێمە خۆمان ئینتاجێک ناخینە بازارەوە هەر بۆ سەلماندنی ئەو قسەی کە ئێمە ڕاستە هەمووی 100% سروشتیە و 100% ئەو فەحسەی کە ئەیکەینەوە تێستەی کە ئەیکەین 100% کۆمپانیای SGS نێودەوڵەتی هەیە کە سویسری ئەم کۆمپانیایە ئۆفیسیان لە دوبەیە بە خۆشحاڵی و نوێنەری خۆیان ناردووە تێستمان وەرگرت و تێستەکەیان بردووە لێرە نەتیجەکەیان دەرکردێتەوە بۆ ئێمە لەوێ پیرۆکساید کە لە ستانداردا ئەفەرمێ ئەڵێ لە خوار 15ەوە بێ 3.2 دەرچۆ کە 11.8 هێشتا بگەمە ستاندارد ئەسید ڤالیۆکەی ئەڵێ بێ 4 دەرچێ 0.36 دەرچوون کە زۆر جێی دڵخۆشی بوو بۆ ئێمە نەگەیشتۆ بە یەکیش یعنی هێشتا 3 پوینت ماوە بگەم بە ستاندارد کەمە زۆر دڵخۆشی کردین ئەمە سەربەرزی بوو بۆ ئێمە لە کارگەیەکی خۆماڵی لە ئاست و مستەوای کۆمپانیاکانی ئەمریکا و کارگەکانی سویسرایە بێ کە نەتیجەکەی وایان پێوتین زۆر دڵخۆشی کردین ئەمەش نەتیجەکەی حاشاڵ نەگرە یعنی پێویستی بە هیچ شتێکی ئێمە نییە هەموو شتێکی خۆیانەوە بە مۆر و ئیمزا و هەموو شتێکی خۆیانەوە ئەمەیان خەفەتبارە ئێمە لە بازاڕەکانی کوردستانی خۆمانەوە عالەمیش دەتوانم بڵێم لە ئێستادا تەنها 3 جۆر زەیتمان هەیە ئیگڵۆ بە ڕۆژایان بڵێن ڕووەکی بێ یەکیان زەیتی پەستانی سار دەمەیە کە خۆمان ئەمڕۆ بەکاریهێنین و بەرهەمیهێنین کە پرۆسەکەی دواتر بە کامل وەکو ستانداردەکە ئەبینن زەیتی پاڵاوتەمان هەیە ئەو زەیتەیە کە لە بازاڕەکانی خۆمانە هەیە ناوی هیچ زەیتێک نابێنە و زەیتانی کە لە بازارە ئەفرۆشێ بە 2000 و 1500 دینار کە ئەم زەیتەش پاڵێوراوە لە کۆمەڵی مادەی تر وە گەرم کراوە اینجا ئەو زەیتەیە دەرچوو بۆیە بۆ هەرزانیە دێتە دەستی تۆ ئەتوانین وا بڵین باشە زەیتێکی ترمان هەیە ڕۆنی تونەکە لە ئەمریکا ئێستا بۆ ئەم حاڵی ئێستا بە کاملی مەمنوع کراوە بۆ ئەگەر من ڕوونکردنەوەی بم بە کاگۆسرەت لە هەموو دنیاە واز لە ڕۆنی حیوانی بێنە کە خۆی تونە بە فعلی هەر بە تونی دەسمانەکەوێ ئەگەر جەنابت لە ڕووەکێک زەیتێک دەربێنی ڕۆنێک دەربێنی ڕووە بنە لە بایەم هەمانە لە گوێ سەمانە لە کونجی هەمانە لەمانە ڕۆنمان هەیە ڕۆنی تایە زەیتی تایە توانین بڵین ئەگەر دەری بهێنی چیەکە هەمووی بە شێوەیەکی شل دێتە دەرەوە خێرە لەناو ئەم تەنەکەیە ڕۆنێکی گوڵە ڕۆژەمان هەیە تونتونە طبعا ئەمە هەدرەجە کراوە پاشان پرۆسی کیمیایی بەسەر هێنراوە ئەنجا ئەو تونە بووە بۆیە خۆی لەسەری نووسراوە ترانزەم ترانسە بە شێوەیەکی سەرەکی وابزانم بۆیە کەوتم زۆر خەتەرە چۆن لە جگەرە نووسراوە سەبەبە بۆ سەرەتان هەر کاتە لەسەر تەنەکەکەش کە ئەو ترانسە و بینی سەبەبە بۆ سەرەتانی تۆ کا بێ خۆت قەرارە دەی ئایا ئەی خۆیان نایخۆی ئەم ڕۆنی تەنەکەی ئەم ڕۆنی بەستووە کە داخەکرێت و سوورەکرێتەوە مەترسەکانی زیاتر نابێت 100% بۆ چونکە ئەم جارێکی تر گەرم کراوە لە گەرمکردن و خستانە پستانێکی زۆرەوە پاشان و دانانی اینجا ئەم پرۆسەی بەستنەی بەسەرا هاتووە ئێستا تۆ جاری دووەمە ئەگەر جاری دووەمیش بێ جاری دووەمە تۆ گەرمیەکەی بۆ یە کاتێک کە تۆ گەرمیەکەی تو دایانەیتەوە کە ئەیبینی ڕەش بووە زەیتەکە ڕۆنەکەی بۆ چونکە هیچ ئیسفادەیەک هیچ سوودێکی تیان نەماوە بالعکس وەرە زەیتی پەستانی سارد زەیتی کاشۆیان هەر زەیتێکی تر بێ کە پەستانی سار بەرهەمات بێ بڕۆ شفتەیەکی پێ سوورکەرەوە دوای سوورکردنەوەی شفتەکە شێشتا ڕەنگەکەی خۆیەتی بۆ یەکەم گەرمکردنیەتی هیچی لە دەست نەداوە زەیتەکان تا چەند گەرم نەبێ باش یعنی هەیە زەیتی پەستانی سار ئێمە بەسی زەیتی کاشۆکەین سمۆک پۆینتەکەی تا 190 پلە احتیادیە و پێم وانێ هیچ سوورکردنەوەیەکیش کە پلەیەکی زۆر بەرزە لە 190 پێپەڕێ ئێمە خۆمان لە تاقیگە تێسمان کردو تا 190 پلە هیچ گۆڕانکاریەک بەسەر پێکاتەکەیان نەهاتووە لەوانەیە لای خەڵک ئێمە زۆر و پرسیارەمان بۆ هاتوڵێ چونکە ڕەنگی ناگۆڕێ هەروەک خۆی ماوەتوڵێ بەکاری بێنمەوە چونکە تەماعی لەوایە جارێکتر بەکاری بێنێتەوە باشە ئێمە ئامۆژگاری کەس ناکەین کە جاری دووەم بەکاری بێنێتەوە چونکە بۆ لە جاری یەکەمە ئەو سوودانی کە لە زەیتەکەیە هەبووە لە دەستی ئەدا بە گەرمکردن بە نمونە ئەو ڤیتامیناتی کە تایەتی بە گەرمکردنەکە ڕۆیشتووە بەڵام من تەحەداتەکەم هێشتا لەو زەیتەی بازار کە پێڵین زەیتە بازارەکان لە جاری دووەمی شابەکاری بێنە باشترە هاوڵاتشی ئاسایی
تۆ زەیتی بۆ نمونە سروشتی لە زەیتێکی ئاواتێکە لە بناسێتەوەنی بۆ لە تاقیگەنی ئەبجووسانێت یەکێک لە هۆکارەکان ئەوەی کە بۆ خۆی هاوار بکە بڵە زەیتی پەستانی ساردم ئەمە زەیتی پەستانی ساردە گۆڕانکاریت یا بەسەر نەهاتووە یەکێکی تر لەوانە تامکردنە ینی خۆی بەدەری جەناب دەڵێ چەند هۆکارێکەیە یەکیان لەوانە توانی بڵێ فیزیایی کیمیاییە فیزیاییەکە ئەوەی کە تامیەکەی بە نمونە هەر ئەو زەیتی پەستانی سار ئەو زەیتی کاشۆیە کە ئێستا هەیە جەنابتان تامیەکەین شەواشینەوەی و تامیشیەکەین کە تامیەکەی هەستی پێکە ئێمە گوڵە بە ڕۆژەکەی و بە فعلی بەزەی خۆی بە شلیی خۆی بەڵام وەرە زەیتێکی بازاری تام بکە من دەیان کە ساتۆتە ئێرەوە کە پێ ئەڵێ مەڵم تامیگەڵە ئێڵنجێم ئەوە بۆ ئەوەنە بەلای و ناخۆش بوو بەڵام وەرە زەیتی گوڵە بە ڕۆژەی پەستانی سارد تام بکە و زەیتی کاشۆ تام بکە ڕێک تامی گوڵە بە ڕۆژگە ڕێک چۆن گوڵە بە ڕۆژە لە بازار و لە ماڵەوە خۆی کە زەیتەکەش خۆی وازانی هەمان شتە بە بۆنجیا ئەکرێتەوە تۆزێک زەحمەتە بەڵام ئەشێ بەڵام تۆزە زەحمەتە من خۆم ئەو ڕێگەیم بەکارنێنە و توانام نەبۆ جێکەمەوە لێرە هیچ نەماوە ئەگەر بچین ئێستا ڕێک ئەو پرۆسەی کە گوڵە بە ڕۆژەکەین ناو جیازەکە بۆ زەیتەکەمان بۆ دەرەکە ئەتوانین ئەوە ببینی ئێمە لێرە وەکەی بینن ئەمە یەکەم قۆناغی بەرەمێنانی زەیتەکەی توانین بڵین واتە هاڕینی گوڵە بە ڕۆژەکە کە لێرە ئێمە بە نزیکی 36 جیازمان هەیە حازرە ئەم گوڵە بە ڕۆژەیە خۆی ڕاستەوخۆیکەین ناو جیازەکانەوە ئەمە پەستانی سارد بەبێ گەرمکردن بەبێ هیچ شتێک بە دوو تەریقی جیاواز یەکەمیان کە ئەی گوڵە بە ڕۆژەکە کەینە ناویەوە زەیتەکە لە بەشی پێشەوەکو دیارە لە بەرچاوی خۆتان و زەیتەکە لێ دێتەوە لە بەشی پێشیەوەش پاشماوەی گوڵە بە ڕۆژەکە کە ئێمە بە پاشماوە بە ناوێبین بەڵام ئەویش بە شێوەیەکی تر پاشماوە نییە بەشێکی خۆراکی ئاژەڵە کە زۆرێک لە کۆمپانیەکانی ئالیک بەکارهێننەوە بۆ ئالیکی ئاژەڵەکان وەکو عەلەف لەلای ئێمە هیچ شتێک ئەمە توانین بڵین دۆستی ژینگە هیچ شتێک نییە بڵین دژی ژینگەیە بالعکس هەرچی هەمانە لێرە ناچێتە هیچ شوێنێکە وەکو بیستکردنی ژینگە پاشماوەکەی بەکارهێنین زەیتەکەشی بەکارهێنین ئیشی دەستان هەیە نەخێر ئۆتۆماتیکی ئەمریکینە سایلۆوە سایلۆی گەورە گەورەیە لەسەرەوە و سایلۆکانی ڕاستەوخۆ لەسەر جیازەکان شتێکی دەستمان نیە پاشان ئێمە ئەو زەیتی کە لەوێ وەریەگرین لە خەزانی گەورە گەورە لەم خەزانانە کە لە ستانستیلی لەگەڵ کارلێک لەگەڵ خۆراک ناکات لە ڕووی تەندروستی و ڕێگە پێدراوە لە تەنگیستا لەم خەزانی ستانستیلانەیە کۆیەکەینەوە پاشان ئێمە بەشی فلتەرێشنمان هەیە ئەگەر ئێمە بینە بەشی فلتەرێشن ئەم فلتەرێشنە ئیشی چییە؟ ئێمە لێرە فلتەرێکی ئیتالیمان هەیە کە لە 21 ماشی فلتەر پێکاتووە ئەمە ئیشی چییە؟ ئەو مادەی کە تایە ئەمێنێتەوە بە پێی ستانداردەکە و خۆشتان بینیتان ئەبێم زەیتە نیشتاندنی بۆ بکرێت پاش نیشتاندنەکە فلتەر بکرێت هەروەکو گەرۆکو یادگاریەکی مناڵی هەبێ بە شربەتی مێوژمانە کرد دوای دایکمانەیە کردە تورەکەیکی خامەوە هەڵیەواسی بۆ خۆی بە ئیسراحە دەچۆڕایەوە ئەمە توانم بڵێم ئیشی ئەوەت بۆەکە ئیشە و خامەت بۆەکە بەڵام بە شێوەی مۆدێرن و بە شێوەیەک کە علمیە بەڕاستی ئەم دوو جیازە هەمان ئیشەکە بەڵام دووشتی جیاوازە ئێمە بە خەڵکمان تۆ زەیتی پەستانی سارد ئێمە عەکسی هەموو خەڵک ئێمە زەیتەکەمان سارد دەکەین اینجا فلتەریەکەین یعنی ئەمە بۆ ئێمە زۆر جیاوازترە لە چاو خەڵکی تر طبعا ئێمە دوای فلتەرەکە زەیتێکی ئاڵتونیمان بۆ دەرەچێ بەبێت تێکردنی هیچ موادێکی حافیزە بەبێت تێکردنی ڕەنگێک
ڕاستەوخۆی نێرین بۆ بەشی پاکێجین کە لەوێش بە چاوی خۆمانی بین پاکێجینەکەمان چۆنەوە بەرهەمی دەبەکانیش خۆمان لێرە بەرهەمی هێنین بۆی ڕاستەوخۆ ئەو دەبێت کە بەدەستمانەوەیە کارلێک لەگەڵ ئەو خواردنە ناکە بەرهەمێکی دەبەی بەرهەمێنین کە جۆری یەکە کە ڕاستەوخۆ بۆی لەگەڵ بەرهەمێنانەکە یەکسەر بین زەیدەکەی تێ بکەین ئەمە نمونەی فلتەرەکەیە ئەمە ئەتوانین یەکەم مەرحەلەی کە بەرهەمی زەیدەکەمان هێنا توانین بە زەیدمان بەرهەمێنا لە جیازەکانەوە ئەم مەرحەلەیەمان دەسەکەوێت کە ئەمە هێشتا نەنیشتووە و خڵتەیشی تایە توانین بڵین پاش فلتەرکردنی ڕاستەوخۆ ئەو مادەنی کە تایەتی وەکو خڵتە هەتا ئێمە کە گڵۆبەڕۆژە خۆین لە کاتی خواردنی گڵۆبەڕۆژەکە ئێمە سەرسنگمان تۆزەی گرێ ئەو تۆزە ئێستا لێرە چی لێ دێچێتە ناو خەزانەکانەوە لە خەزانەکانی شێندرێ ئەگەر دیقەت بە ئێمە هێواش کاتی نیشتن کاڵە بێتەوە لە دوای فلتەرکردن ئەم ڕەنگە جوانەمان بۆ دروستە بێت کە ئەو ڕەنگەیە کرێتە ناو دەبەکەوە زەیدەکەی ئێوە مەودەی بەکارهێنانی کاچنێک ئەڕوا بەپێی ستانداردی عێراقی ئێستاوە هەرێمی خۆشمان زەیتی پەستانی سەر مدەی ئەکسپایرەکەی بۆ 2 ساڵە بۆ ئەکسپایرەکەشی لەسەر چی لەسەر و تێستەیەکە ئاسید ڤالیۆ بۆ یەکێکاچێتە سەر و ستانداردی خۆی و ئەکسپایرە بێت بەڵام ئێمە ئامۆژگاری خەڵکانی خۆمانمان کردو ڕاست ئێمە 2 ساڵمان لەسەر نووسیوە بەڵام لە حاڵەتی هەڵوەشانی سەری بتڵی زەیتەکە چونکە ئەمە مادەیەکە ماوەدی حافیظەی تیانە ئۆکسیدەیشن لەگەڵ هەوایەکە ئەم ماوەدە لە ماوەی 3 مانگە کە ئۆکسیدەیشن لەگەڵ هەوایە بکە خراپە بێت بەمانای ئەترشێ ئەتوانم وا بڵێم بڵێم ئەترشێ کە ئەکسپایر بێ هەموو شتێکی ئەکسپایر ئەترشێ چونکە بۆ ئەمەوە پێم وتی ماوەدی حافیظەی تیانە سروشتیە هەر خۆیەتی زەیدەکە کاتێک کە سەرقەپاغەکەیەکەی تۆ دایانەی بۆیە ئەم بتڵانی کە ئێمە شەمانە زۆرترین بتڵی ناگاتە مانگێک یعنی بۆ خێزانێکی 5 نەفەری بەرمنام بتڵمان هەیە کە 3 لیترە ئەگەر جەنابەت خۆت و خێزان و مناڵێکی بۆ مدەی مانگێک ئەم بتڵە 3 لیترێت بەسە ئەگەر سەرقەپاغەکەشی بکەیتەوە گریمان لەم مانگەشا کۆمەڵێک سەردانیت هەبوو 2 مانگ مایتەوە کابێ بۆ 3 مانگ ئەنجا تۆ ئەوە خراپە بێ بەڵام خۆ هەموو کاتێکیش تۆ بە سەرکراوی داینانی سەریەکەیتەوە لی بەکارهێنی و سەری داخیتەوە ئەمەنا بەڵام کە تۆ هەر بە سەرکراوی بە سەرکراوی دای بنی ئەو کات بەرگەی 3 مانگە بێت ئێمە لە دوای ئەوەی کە مەرحەلەی فلترێشن کۆتایی هەر ئاخر شتمانە پاکمان کردەوە و حازرە بۆ ئەوەی کە بینێرینە بازاڕ و خواردن ئێمە لێرە خەزانمان هەیە بە هەمان شێوەکو لەو دیژ بۆم باس کردی 4 خەزانمان هەیە ستانستیلە کە کارلێک لەگەڵ خواردن ناکە بە ستانداردی عێراقی دانراوە لێرە خەزنیانەکەین بۆی ڕۆژانە بتوانین بەکاریان دێنەوە ئێمە لێرە وەکو لەو دیژ پێم وتی بەرهەمی دەبەکان خۆمان بەرهەمی هێنین ئەم دادەی کە لێرە دانیشتۆ بە تەنها بتڵەکە دانێ خۆی ئۆتۆماتیکی ئەم جیازە زەیتەکەت بۆ کاتە ناویەوە پاشان ئەگەر کاکە لەگەڵمانە بێ سەر قەپاغەکەی کە بسەکە پاش سەر قەپاغەکەی خۆی پێناسەی ستیکەرەکەی کە ئێمە پێڵین ستیکەرەکەی لێ ئەدا و پاشان دوای ستیکەرەکەی چییە بێ تاریخەکەی لێرە بەروارەکەی لای ئێمەش حتا ئەم دەقێ بەروارەکەی ئێمە لێزەریە ئەگەر دیقەت بێ بۆی کە نەتوانین خودی خۆشمان دەستکاری ئەم شتە بکەین بە لێزەر هەڵقەندراوە و باشترین شتیش بۆ ئێمە کەس دەلالت بێ لە سروشتیبوونی من لە پارتی یەکەمە باسی کرد کابرا چۆن بزانێت سروشتی ئێمە تۆزێک ئەو گومانەمان ڕەواندۆتەوە بۆ کابرا بۆ ئێو پێشەوەی بە فیزیایی تێستیکە یان بە کیمیایی تێستیکە ئێمە هاتوینە گرینتیمان بۆ داناوە پێڵین بڕی 1 ملیۆن دینار وەربگرە بەرامبەر هەر دەبە زەیتێک کە بەرهەمی کارگەی کاشۆ بێت و 100% سروشتی نەبێت 100 دەبەم بۆ لەمە بێنە سروشتی نەبێ 100 ملیۆن تەدەمێ ئەمە هیچ ناتوانێت تەزویر بکرێ و ئەگەر من گومانم لە بەرهەمەکەی خۆم هەبێ بە دڵنیایی و ناتوانمەوە بنووسم بۆ ئەڵەم کەسێکم هەر لێ هەڵەکەی ڕۆژ لە ڕۆژان 100 ملیۆنم لێستێنێت تا خۆ من 100 ملیۆن لێ بکەم ئەگەر دیقەتی بەرهەمەکە بی کە لە ئادی چرۆجیان لاچۆ ئەگەر دیقەتی بەرهەمەکە بی سەیری بکە کە دێتە دەرەوە من حەزەکەم 1 بتڵمان بۆ وەربگرێت دکتۆرە خۆمان تێستیکەین هەر ڕاستەوخۆ توانین تێستیکەین باشە ئێستا ئێمە
باشە فەرموو تێستیکە ئەمە بەرهەمی ئەم گڵۆبەڕۆژە ئەمە گڵۆبە ڕۆژە ڕەشەکەیە بە پاکراوی دێتە بەرکاری خۆمان و ئەیکەین بۆ زەیتە گڵۆبە ڕۆژەکەت خواردووە پێم وابێ چی فەرقێکی هەیە لەگەڵ گڵۆبە ڕۆژەکەیە هیچ تامێکی زۆر هەر هەمان شتە بەڵام گڵۆبە ڕۆژەکە بە شلی توانین بڵێم بیخواردوتە یعنی زۆر ساختی ئەمە وا لە ئێمە ئەکا دڵمان زۆر پێی خۆشە کۆمەڵی خەڵک کە لە کۆمنتا لە بینینە ئەمان بینێ هەزار دەستخۆشید لێەکە کە زۆر جێی شانازیە بۆ ئێمە جێی سەربەرزیە بەڕاستی ئێمە لێرە سەرڕایەوەی کە خۆمان ئەم بەرهەمە بەرهەمەیەنین هەموو ڕۆژێکی ژێمە خۆمان تێستێکین لێ خۆن یعنی ئەگەر دڵنیا نەبم بۆ ماڵی خۆم بۆ مناڵی خۆم نایخۆم ئەگەر دڵنیا نەبم من ڕۆژانە خۆم لێرە تێستی ناکەم ئەمە دەلالەت سەد لە سەد بوونی فروشتی بوونی من باواز لە هەمووی دێن چەند کەس یعنی سەرچاوی داهاتی لای بە خۆشحاڵیەوە ئێمە ئەگەر باس بکەین بەڕاستە و خۆل بە نزیکی 100 کارمەند 100 عایلە لێرە لەگەڵمانیان نان ئەخوات و سەرچاوی داهاتی لێرێ بەنان ڕاستە خۆ لەوانەیە بڵم نزیکی گاتە 500 کاڵم بەنان ڕاستە خۆ چۆنە وەچیلمان هەیە هەر وەچیلێک مۆزەفی هەیە هەر مۆزەفێک چەند کەسی تر لەگەڵ یا ئیش وکات و ئەمانە هەر هەمووی سیلسیلەیە گرتێتی ئێمە سپاس بۆ خۆتام دەقێت لە مووسڵ و لە سەماوە وجودمان هەیە لە جنوبی عێراق لە کوردستان لە هەموو پارتەکانی عێراق کوردستانە وجودمان هەیە ئەمە بۆیە ئەڵم بە نزیکەی لە ئێستادا ئێمە بە ئەتوانم بڵێم 500 عایلە سوودمان لێ ئێمە لە ئێستادا 5 جۆر قیاسمان هەیە 5 قیاس زەیتمان هەیە کە ئەمەش بەپێی چۆنەڵی داخواست و داواکاری بازارە لە ئێستا ئەمەی کە لەبەر دەستمانە 1 لیتر و نیوی پێڵین ئێمە لە ناو بازارەکانی خۆمانە لەمە بچووکترمان هەیە 800 ملیمە و لەمەش گەورەتر 3 لیتر و 5 لیتر و 4 لیتریشمان هەیە 4 لیتر و 5 لیترەکە بۆ هەر کەسێک کە خودی خۆی وەکو عایلەیی بێ ئەتوانێت کولفەکەی کەمترک ئەتوا کولفەی کەمتر ئەکەوێت لەسەری یعنی بەنمونەگەر کابراایەک 5 لیتریەک بکڕێ بەشی مانگێکی خێزانێکی 5 نەفەریەکە ئێمە لە کوردستانی سامان لێ هاتووە بەعام خێزانی ئێمە بە کشتی لە 5 نەفەر زیاتر کەمتر تۆزێک شتێک کەمتر ئەو پەڕی شتێک زیاتر تێپەڕێ 5 لیتریەک بکڕێ بەشی ئەکات بەشی مانگەکەی بە کاملی ئەکات باشە بۆ ئەم 5 لیتری 21000دا یعنی ئەگەر باز بکەی بۆ عایلەکە نەک بۆ تاکێکی عایلەکە ڕۆژانە 600 دینار بۆ 650 دیناری بەرەکەوێت یعنی ئەگەر کابراز گەرە خۆ هەموو ڕۆژە 2000 یا بەجگەرە لە چاو ڕۆنێکی فەیس ئەوەی فەرق نییە ئەگەر بیتە سەر بابەتی وەکو خەرجیەکەی نەخێر بۆ ئەو ڕۆنێکە لە بازاڕایی کڕی ڕۆنێکە زووتر بە هەڵمە بێ ڕۆنێکە زووتر ئەقرچێنرێ و زیاتر هەڵی ئەمژێتوانێ هەڵمژینیە بەنمونە جەنابەت لە ماڵی خۆتان شفتەیەک سوورەکەیتەوە ئەو ڕۆنێکە تێیەکە ئەگەر پەرداخێکی تێبکەی دوو پەرداخە بێت تێبکەی بۆ شفتەیە سووریکەیتەوە ئەم ڕۆنە بالعکس پەرداخێکی تێبکە بە شێوە شفتەیەکە بۆ شوڕ بۆتەوە توانای هەڵمژینی نەماوە تاوەکو لە دەستی بە و ئاو و مادەکانی تریکە لە زەیتەکانی ترا هەیەتیانی تاوەکو بە هەڵم ببێ و کەم بێتەوە دیسانەوە بۆیە ڕاستە لە ڕووی پارەکەەوە کە پێی ئەدەی ئەگەر لیتر و نیوێک بڵێ یان لیترێک پێی بڵێم بڵێم بە 4000 کڕی لیترێک لەوی تریان بە 2000 کڕی بەڵام لەو سەرەوەم تۆڵەت بۆ کاتەوە سەرڕای سەحەتی خۆت سەرڕای سەحەتی خۆت طبعا لێرە ئێمە تاقیگەمان هەیە کە ڕاستەوە خۆیمە هەموو ڕۆژێ دکتۆرە خۆی لێرە لەسەر خەتی ئینتاژەکەەوە لە خەزانەکانیش تێز وەرەگرێ ئەبێت تێستی بکات و لە پاشان ئەنجا ئۆکەی با بە جەماعەتی ئینتاج بەرهەمێنان جا بڵێ دەست پێ بکەن بە بەرهەمێنان بۆ هەموو خەزانێک هەر خەزانێک تێستی خۆی هەیە بەدەر لەوەی کە لەسەر خەتی ئینتاجەکەش دیسان دووبارەنەوە گەڵەیەک ڕوویدابێ تێست دەکرێتەوە
ئێمە بەردەوام خەسقانی شیرەکە کە لێرە لە کوردستانی خۆمان ئەو بەرپرسە لەو بەشە هەموو سێمانگ جارێک خۆی دێ بە عەشوایی ئایتمەکان چەند جۆرمان هەبێ لێی هەڵەگرێت تێ سێغا بە خۆشحاڵیەوە تا ئەم دەقەیە هەموو جارێ بە خۆشحاڵی و بە شیاو هاتوۆتەوە. چەند سوپاسنامە و پێزانیتان بواتۆ لەبەر وەڵاهی وەکو سوپاسنامە بەزی پارێزگامان بەردەست کەوتووە کە پارێزگا هاتوو خۆی و سەردانی کردن سوپاسنامەی داینەتێ بەڵام تا ئێستا سوپاسنامەیان وەکو دەفتەری قایمقاممانەیە ئەویش چەند جارێک سوپاسنامەی بۆ نووسین بە خۆشحاڵی و تا ئێستا سزامان نییە الحەمدولله. بیرتانەوە نەکردەوە لە شارەکانی تری کوردستان یا بگواتەوە بۆ شارەکانی ناوەڕاست ئێمە وەکو پێم وتی لە هەموو شارەکان وەکیلمان هەیە بەڵام ناتوانانی معمەلەکە لە شارەکانی ترا هەبێ یعنی بچی معمەلێک دابین چونکە ئیدارەکردنی ئاسان نییە بەو کواڵەتی کە خۆ دەتەوێت لێرە لە بەردەستی خۆتایە ئاسان نیە بەڵام لە هەموو شارەکانە وەکیلمان هەیە وەکیلەکە هەر خۆمانەکە ئێمە خۆمان ئەیدەینێ ئەو بەس تەوزیعاتەکەت بۆەکە. لێرەدا لە کارگەی گاشۆ ئەم بەشەمان هەیە بەشی فلتەرکردن کە بە بەشی فلتەرێشن لای خۆمان ناسراوە لەم بەشەدا ئەو زەیدەی کە لە بەشی هاڕین وەرمان گرتووە دووبارە پێویستی بە فلتەرکردن ئەبێت لەبەرەوەی کە کۆمەڵێک موادی تایە پێویستی بەلابردن هەیە. بۆ نمونە ئەم زەیتە ڕاستەوخۆ کە لە بەشی هاڕین وەرگیراوە لە دوای فلتەرکردن لە ئەنجامدا ئەم زەیتەی لێ دەرەچێت کە فلتەرکردن لەم بەشەدا لە سێ خەزان پێگاتووە خەزانەکان کە بە سیستەمی سنستیلی ئیتاڵی ناسراون هەڵگیرانەکانی و هەروەها لە دوو فلتەر پێگاتووە واتە بە دوو جۆری فلتەرە ئەڕوات کە فلتەرەکان کوالیتیەکان زۆ بەرزە و توانای پاڵاوتنی هەموو جۆرە موادێکی هەیە. هەر فلتەرێکیان لە کە فلتەری یەکەمیان بەشی 15,000 لیتر لە ڕۆژێکە ئەتوانێت پاڵێوێت و فلتەری دووەمیان 10,000 لیتر لە ڕۆژێکە توانای پاڵاوتنی فلتەرەکەمانە. لە ماوەی 24 کاتژمێرە ئەتوانین لە فلتەری یەکەمیان 15,000 لیتر فلتەر بکەین. مڵەیەک هەیە پێوترێت مەلەکسیشن لە ئەنجامی نیشتن دروستە بێت کاتێککە نیشتنێک دروستە بێت هەموو ئەو بەشێکە لە جیازەکە وەرگیراوە هەمووی زەید نەبووە بە زەید بەڵکو مەجموعاتێک خڵتەی تایە ئەم خڵتەیە لە زەیدەکە جیا ئاکرێتەوانێ لە ئەنجامدا زەیدێکی ڕوون و پاکمان دەسەکەوێت.
ئێمە لێرە چەند نمونەیەک لە زەیتەکان وەرەگرین و پێویستە لە تێستەکانی تاقیگەیە دەرچێت پاشان دەست دەکەین بە بەرهەمهێنان. سەرەتا نمونەی زەیتەکە وەرەگرین، پاشان ئیثانۆڵی تێیەکەین، ئەمە بۆ ئەسید ڤالیۆکەیە. دوای ئەوە دوای ئەوە فینۆلفسالینمان هەیە کە ئەمە وەکو ئیندیکەیتەر بەکارێنین. پاشان بۆ ماوەی چارەکێک بۆ ماوەی 15 خولەک گەرمەکرێت تا تەفاعولەکە ڕووبە، دوایەوە تایتریشنی پێکرێت. ئەگەر زەیتی دیتەن دروست بێت چی بەسەر پێکاتی زەیتەکەیە لەوێیە بۆ نمونە ڕەنگەکەی ئەگۆڕێت یان هەرو خوێمێنێتەوە؟ ئەوە بەڵێ لە قۆناغی تایتریشنەکەیە کە بۆمان دەرەکەوێت ڕێژەکەمان بۆ دەرەکەوێت ئەگینا بەڕەنگۆڕین نییە. لە کۆتا هەنگاوە تایتریشنی بۆکەین لەگەڵ KOH لێرە پێویستە ڕەنگەکەی لە زەردەوە ئەگۆڕێ بۆ پەمەیی. لەو پۆینتەیە کە ڕەنگەکەی ئەبێ بە پەمەیی ئێمە حساباتی بۆکەین. بەپێی حساباتەکە بۆمان دەرەکەوێت کە زەیتێکی تەبیعیە یاخودنا. ئەگەر لە خوار چوارەوە بێ کاتە هیچ کێشەیەکی نییە و بەپێی ستانداردی کۆدەکسە. ئەگەر لەسەر و چوارەوە بێ کاتە مشکلەیەکی هەیە و پێویستە ئینتاجی ڕابگیرە و ئینتاج نەکرێت. تا ئێستا هیچ حاڵەتێکمان نەبووە تەنانەت لە دووش تێپەڕکە. خۆشبەختانە ڕێژەکان هەمووی نەک لە خوار چوارەوە لە خواردووە لەیەکان عادەتەن و لە خوارێکیشەوە واتە ژمارەکان کۆنتترۆڵە هەموو بەپێی ستانداردە.